خۆم کێشەی هەناسەدانم هەیە لە مێژە. یەکەم جار دکتۆرەکەم کرد، طبعا دکتۆرەکە گوتی دەبی نەشتەرگەری بکە، ینی هی جوانکاری. باش. دووەم دکتۆریشم کرد، ئەویش عینە قسەی کردەوە. نازانم گوتیان على سەدروت لان ڕێکە و ینی دیواری هەناسەدانت تەسکە. بەس ئەم بابم ڕازی نییە دەرێ ئەتوو دەستکاری ئەوەی دەکەی کاری خوای گەورەی دەکەی، ئەو شتێکە خوای گەورە لە بۆی دروستکردی دەستکاری دەکەی نابی. زۆر باشە. بابت گوێ لەم نەگرێت؟ ئەمن ئێستا ڕکۆردم کردیا پیشانی دەدەمەوە. باشە، سڵاو ڕێزم بۆی هەیە. مامەگیان تەبان ئەمە دەستکاریکردنی کاری خوای گەورە نییە. کاتێک دیواری لوت، باشە تەبان لوت خۆی دووکونە، باشە دیواری لەو بینەیە هەیە، باشە دیواری لەو بینەیە هەیە. کاتێک دیوارێک ئینحراف ئەکات، ئەو دیوارە ئینحراف ئەکا و گێڕ ئەبێتەوە، هەناسەی ئەم کەسە تەنگ ئەبێت، یا جیوبی بۆ دروست ئەبێت، یا گۆشتی زیادەیە. بۆیە لابردنی ئەو گۆشتە زیادانە یا ڕاستکردنەوەی ئەو دیوارە هیچ ناشەرعیەکی تیا نیە و دەستکاریکردنی مەخلوقاتی خوا نیە، دەستکاریکردنی ئیشی خوا نیە. بۆیە کەسێک لوتی گێڕە چاکێکات ڕاستیەکاتەوە، ئەمە هیچ کێشەیەکی تیا نیە. کەسێ گۆشتی زیادەی هەیە، گۆشە زیادەکە لابە، ئەمە جوانکاریە، جوانکاریکی مەشروعە، هیچ کێشەیەکی تیا نیە. بەڵام ئەوە حرامە، کەسێک لوتی هیچ کێشەیەکی نییە، هەناسەی هیچ کێشەیەکی نییە، ئەڕوا دەستکاریەکە بە مۆدێلات دەستکاریەکە. بۆ نمونە سەرسامە بە کارئەکتەرێکی بەناوبانگ، بە وەکو چۆنەڵێن ئەستێرەیەکی بەناوبانگ، باشە بەو کەسە سەرسامە ئەچێ لوتی وەک ئەو لێکات، ئەمە حرامە، دەمی وەک ئەو لێکە، ئەمە حرامە. کاتێک دەموچاو عیبی هەبوو، دروستە عیبەکەی چاکەیت و ڕێکیکەیتەوە. بۆیە من دوو دکتۆریشم کرد، گوتم بەشکم هانێوێ چابیتن قەترێک شتێک هەتا داکشم گوتی ئەگەر شتێک هەیە بیدی چابی، گوتی ئەوە ئیلا نەشتەرگەری. کە دکتۆرێکی بەڕێز شارەزا و کەسێکی خواناس ئەو معلوماتی بە تۆ وت بێت، ئاسایی عملیاتێکی خوای گەورە هەرچی باشەوەتان بۆ بکە. ئەمە لە خزمەتە.